بەڵێ ئەمڕۆ ئاگادار کرام لەلایەن سندیکای پارێزەرانی کوردستان کەوا پارێزبەندیەکەم لە سەلا دەدرێ بەهۆی ئەوەی کەوا داوایەکم لەسەر لەلایەن دەستەی مافی گشتی لە داواکاری گشتی بۆی کە تەشهیرم بە حکوومەت یاریمی کوردستان کردووە تەشهیر کراوە داوایان لەسەر منە منیش پێم ڕاگەاندن ئامادەمە دێمە بەردەم دادگا دوای ئەوەی کە ئاگادار کرامەوە لێکۆڵینۆم لەسەرەوە کە لەسەر چییە ئەو داوایە کە دەستەی مافی گشتی لە داواکاری گشتی لەسەر منی نووسیوە ئاماژەیان بەوە کردکەوە ناکرێتن تۆ پارێزەری بە حکوومەت بڵێ بێحورمەت منیش پێم ڕاگەاندن ئەوەی دیفاعیش لە حکوومەتێکی وا بکاتن کەوا بێحورمەتی بەڵام بە خەڵک دەکاتن ئەو کەسەش بێحورمەتە ئیدی من بەیانی دەچمە بەردەم دادگا و چاوەڕێ دەکەین دادگا بە سەروەری و ناسەروەری خۆی هەر بڕیارێک بداتن ئێمە باکمان بەوە نیەوە ناژوەستین و بەردەوام دەبین لە داهاتووشدا لە پێناو قوتی خەڵک و تەواوی مافەڕەوەکانی خەڵکی یاریمی کوردستان خۆی ئەوە دەگرێتەوە سە سندیکا پێی ڕاگەاندومە کە تەبلیغەکەم گەیشتە سندیکاش دەبێتن پارێزبەندیەکە هەڵگرێتن و بۆیە پێیان ڕاگەیان دەتوانی راپۆرتی خۆت تەقدیمی سندیکا بکەی بۆی سندیکا قسە لەگەڵ ئەو جیهەتە بکاتن کە تحقیق دەکاتن بەڵام من ئامادەمە دەچمە بەردەم دادگا و دەچمە سندیکاش و راپۆرتی خۆشمان دەبیتن و من یەکێک نیمە لەوانەی کەوا قسەیەک بکەم پاشان پەشیمان و بڵێم وام زانی رادیۆیە بەڵێ لەم مینبەرش ڕای دەگەێنم حکوومەت یاریمی کوردستان بەداخەوە حکوومەتێکی بێحورمەتە تۆسقاڵێک حورمەتی هەبایە لە خەمی هاوڵاتیەکانی دادەبوو ئەو بارودۆخە هەموارەی کە ئێستا کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ نەدەگوزەرە بەداخەوە من دیسان دووپاتی دەکەمەوە قسەی خۆمە و بە رادیۆی تێنەگەیشتیمەوە و لە شاشە باز دەکەم کە حکوومەت یاریمی کوردستان حکوومەتێکی بێحورمەتە ڕێزی لە هاوڵاتی خۆی ناگرێتن